بەناوی خدای گەورە و میهرەبان دکتۆر جاسم محەممەد ئیبراهیم پزیشکی پسپۆرت نەخۆشەکانی هەنا و دڵ چۆن وا بکەین ڕۆژی جەژن لە فریاکەوتن بەسەر نەبین بە ئێش و ئازار بەسەر نەبین و بە نەخۆشی بەسەر نەبین چۆن وا بکەین جەژنێکی تەندروستمان هەبێت و دوور لە ئێش و ئازار و نەخۆشی چەند ڕێنمایەکی زۆر گرنگ هەیە بۆ ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز هیوادارم سوودی لێ ببێنن. یەکەم شت بەیانی جەژن کە عادەت وایە خەڵک شیو لێ دەنێ گۆشت و برنج و ترش و ئەو شتانە لێ دەنێ ئەگەر با بڵێن ئەو عادەتەکەی و ئەو جۆرە خواردنە لێ دەنێن هەوڵدا کەمی لێ بخۆ سەوزێکی باش لەگە بخۆ میوەیەکی باش لەگە بخۆ جەمەکەت دابشکە لە بۆ هەندێکی بهێرەوە لە بۆ نیوەڕۆ هەر هەموو جەمەکە پێکەوە هەر هەمووی مەخۆ بۆ ئەوەی لۆدێکی زۆر لەسەر کۆ ئەندامی هەرسە دروست نکات چونکە کۆ ئەندامی هەرست ئەوە مانگێکە لە پشودایە و ئسراحەتی باشی کردیە ئێستا تو بێ جەمێکی قورس بەو شێوەیە لە بەیانی جەمێکی قورس بخۆی بەتەئەکید تووشی تەسەموم و ئێش و ئازار و فریاکەوتن دەبی. هەروەها نیوەڕۆ بە هەمان شێوە دەتوانی بەشێک لەو خۆراکی کە دروست دەکرێت لە بەیانیان بەشێکی تری لێ بخۆی و هەوڵدە پاش نیوەڕۆ نەن و خەوڵ دێ نەکەوێت چونکە کە خواردنێکی قورس دەخۆی و پاڵ دەکەویەوە و خەوڵ دەکەوێت وال دەدێت تووشی تەسەموم و ئێش و ئازار دەبین. لە نێوان جەمەکان هەوڵدە ئاوێکی باش بخۆیەوە ئاو خواردنەوە لەبیر مەکە سەوزە و میوە ئەو میوانێکەوە ئاوێکی باشیان بڕێکی باشی ئاوی تێدا هەیە لەبیر نەکەی و بیخۆی. هەروەها خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان وەکو بیپسی و با بڵێن تایگەر و ڕێدبۆل و هەر ئەوانێک هەر ئەو خواردنەوەێکەوە ئەویان تێدایە مەشروبی غازیەکانن خۆت لێ بە دوور بگرات چونکە کاریگەریکی زۆر نێگەتیڤی هەیە لەسەر کۆ ئەندامی هەرز. هەروەها کەم خواردنەوەی چوکلێت شیرینی کە زۆر تەسیراتێکی نێگەتیڤی هەیە لەسەر کۆ ئەندامی هەرز. بە هەمان شێوە چەرەزات زۆر لێ بخۆ سوودی هەیە چەرەزات سوودێکی زۆر باشی هەیە بەڵام دەبێت بڕێکی کەم و بڕێکی معتەدیلی لێ بخۆی بۆ ئەوەی تووشی تەسەموم نەبی. کەواتە وەکو باسم کرد هەوڵدە جەمی بەیانیەکەت کەمی لێ بخۆی لە نێوان جەمەکان سەوزە و میوەیەکی باش بخۆی خۆ دوورکە لە چەرەزاتی خواردنی زۆر چوکلێت و شیرینی زۆر و هەروەها خواردنەوە گازیەکان خۆت لێ بە دوور بگرە و شتێکی زۆر مهمە ئەوش ئەوەیە حرەکەکردن لەبیر نەچێ حرەکەیکی باش بکە جوولەت هەبێ نەک مەسەن پاڵ بدەیەوە. و نقطەی ترکە زۆر مهمە ئەوش ئەوەیە کە تو جەمێکت خوارد پێویست ناکە با بڵێن دوو جەمیتر بخۆی پێویست ناکە نێوان جەمەکان خواردن بخۆی بۆ ئەوی لۆدێکی زۆر لەسەر کۆ ئەندامی هەرس دروست بکەیت چکە و باسم کرد کۆ ئەندامی هەرست مانگێکە لە پشودایە ئێستا تو بێ ئەو لۆدەی لەسەر دروست دەکەی بەتەئکید ئێش و ئازار و لەوانە تووشی تەسەموم دەبی و تووشی فریاکەوتن دەبی. و ئەگەر هاتوو توش بووی مەسەرەن تووشی با بڵێن ئازاری گەدە هاتی تووشی ڕشانەوە هاتی تووشی زگتون هاتی چ بکەی باشە پێویست ناکە هەموو حاڵەتێک یەکسەر غاردەی لە بۆ تەواوی یەکسەر غاردەی لە بۆ فریاکەوتن هەوڵدە لە ماڵ جەمی پاشتر مەخۆ یعنی بۆ نمونە ئەتوو بەیانی گۆشت و ترش و برنج و شتێکی زۆرت خواردووە و لە پاش ئەوە ئەو حاڵەتە بەسەردا هات زۆر ئاساییە پشوەیەک بدە ئاوێکی باش بخۆوە بنیشتی بجوو میوەی بخۆ و هەوڵدە جەمی پاشتر کە نیوەڕۆیە جەمەکەی مەخۆ یاخۆ لە نێوان نیوەڕۆ ئێوارە وات لێ هات جەمی نیوەڕۆ دعوت کرای مەسەلەن لای برادێکی خواردنێکی باش خواردووە لە بۆ ئێوارە هەوڵدە خواردن مەخۆ جەمەکەی سکیپ بکە ینی جەمی ئێوارە مەخۆ بۆ ئەوەی کۆ ئەندامی هەرس وەکو باسم کرد لە ئیسراحەتدایە ئیسراحەتەکەی پشوەکەی لە بۆ بگەڕێنێتەوە زۆر جار ئەوە کافیە ینی پێویست ناکە هەر تۆزێک ئازاری مەعیدەت هەبێ یاخود ڕشانەوەیەکت هەبێ یەک جار زکت دەرچوو یەکسەر غاردەی لە بۆ فریاکەوتن و لۆدێکی زۆر لەسەر فریاکەوتنش دروستکەی زۆربەی ئەو حاڵەتانەی کە دێنە فریاکەوتن لەوانەیە لە مال پشوو بدەن بخۆیان چا دەبنەوە ئاوێکی باش دەخوا سەوزەی دەخوا بنیشتی دەجو ئیسراحێکی دەکە جەمەکەی پاشتر ناخوا بخۆی چا دەبێتەوە. بە هیوای ساخ و سەلامەتی بۆ هەمولایەک و لەخوا داواکارم کەوا ڕۆژێ و عیبادەتی هەمولایەکتانی قبول کردبێت.